یەک بەرمیل نەوتی خاوی برند بە 67 دلار و 40 سنتە، یەک بەرمیل نەوتی تەکساس بە 64 دلارە و غازی سروشتیش بە 2 دلار و 99 سنتە. ئەمە بارودۆخی بازاڕەکان بوو، بازاڕە جیهانیەکان و نرخی دراوەکان. وەکووتم ئەمێ بچم لای میوانێک باسی زیاتر لەم بابەتە بکەم بزانێکین کە زێر چی بەسەر هاتووە و لە داهاتووە چی بەسەر دەبەوە. مەبەستە شارێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان لە هەولێرەوە لەگەڵمانە کاکارم زۆر بەخێر هاتن. پێمان بڵێ هەفتەی ئەم مانگا ڕێژەی سوود لە ئەمریکا دیاریەکرێ 180 پێشبینیەکرێت کە لە مانگی نۆوە بۆ یەکەم جار دوای ماوەیەکی زۆر بۆ یەکەم جار بڵێن داببەزێت ڕێژەی سوود. بەرزبوونەوەی زێر بەرزبوونەوەی پێشوەختەیە بۆ ئەم بڕیارە یاخود نا هەر ئاڕاستەی زێر بە هۆکارە جیهانیەکان بەرەو بەرزبوونەوەیە. سڵاوتان لێ بێم کاتەی بەڕێست و بینەرانیش باش. تەوان سەبارەت بە سیعری زێر لە بازاڕەکان وەکو بەڕێستە نامەشەتان پێ کرد لەم هەفتەیە بەرزبوونەوەیکی بەرچاوی بخۆیەوە تۆمار کرد، هۆکارەکەشی بە شێوەیەکی سەرەکیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە هەم لەسەر مستەوای خوێندنەوەمان بۆ اقتصادی ئەمریکی پێشبینی بەرزبوونەوەیەکەین، هەمیش لەسەر مستەوای خوێندنەوەی سیاساتی نێودەوڵەتی و ئابووری نێودەوڵەتی پێشبینیەکان بە ئاڕاستی بەرزبوونەوە. نەگەر ئێمە بینە سەر بە تایبەتی بەرزبوونەوەی ئەم دوایەی سعری زێر و گەیشتنی بە منطقەی 3447 دلار 53 دلاریشی بینی لە بۆرسەکانە، بەڵام لە کاتی داخرانیە لە 3447 دلار داخرا گەڕێتەوە بۆ ئەوەی کە دوو خەبەری زۆر گرنگ هەبوو لەم هەفتەیە کە تەئسیرێکی گەورەیان کرد لە بەرزبوونەوەی نرخی زێرەکیان پەیوەندی بە گەشەی ناوخۆی ئەمریکاوە هەبوو GDP کە گەشەیەکی زۆر باشی بەخۆی بینی بوو. ئەمەش لە ئاستی پێشبینی فیدراڵی و لە ئاست پێشبینی بازاڕەکان زۆر زیاتر بوو. ئەمەش ئەگەر بێت و چونکە GDP یەکێکە لەو شتانەی کە فیدراڵی زۆر تاکیدی لەسەرەکاتەوە، ئەگەر GDPەکە لاواز بێ یاخود گەشەی ناوخۆ لاواز بێ ئەوە سیستەمەکە وڵاتەکە بەرەو ڕستێشن ئەبات. بەڵام واکە بن نەتیجە کە فیدراڵی درەنگتر سوودی بانکی دابەزێنێ. بەڵام باشی ئەم ڕقەمە کە دەرچوو دڵنیاییەکی دا و بازار کە تا ڕادەیەکەمە اقتصادەکە ئەکرێ بەرەو باشتر بڕوە و دەستی فیدراڵیش وڵاکە کە بۆ نمونەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە لە مانگی نوێ بۆ یەکەم جار سوودی بانکی دابەزێنرێت، کەوەکو زۆربەی ئابووری ناسەکانیش پێشبینیەکەن بەڵە سوودی بانکی تەوەقوعەکەنێمە لە مانگی نوێ دابەزین بە ڕێژەی 0.25 دابەزێ. بابەتێکی تریشان پەیوەندی بە داتای کۆر PCEەوە هەبوو کە ڕاستەخۆ تایبەتە بە دەستنیشانکردنی ڕێژەی هەڵاوسان، چونکە لەگەڵ CPI-یەکێکە لەو داتانەی کە زۆر فیدراڵی اعتیمادی لەسەرەکان. داتای CPIش بە گوێرەی پێشبینیەکان هاتەوە تا زیادی نەکردو و داتای CPI ئەم مانگەش کە دەرچوو لە چاو پێشبینیەکان زۆر باشتر بوو، یعنی ڕێژەی هەڵاوسانی دابەزاندە بوو. فیدراڵیش خۆی لە ئەساسە بەرزکردنەوەی سوودی ڕێیتی بۆ کۆنتڕۆڵکردنی مەسلەی هەڵاوسان بەکارێنێت. کەگەر بینێ ڕێژەی هەڵاوسان دابەزێ لە ڕاستیە فیدراڵی سەبەبێکی وای بۆ نامێنێتەوە کە سوودی بانکی لە ئاستێکی بەرزا بمێنێتەوە. بە سوودی بانکیش پەیوەندیەکەی لەگەڵ زێڕە بەم شێوەیە، ئەگەر بێت و فیدراڵی سوودی بانکی دابەزێنێت واتە پارەی زیاتر چاپەکە دلاری زیاترە خاتە بازارەوە، ئەمەش سعری زێر لە بازاڕەکانە بەرزەکاتەوە، چونکە دوورمەوەدا چاپکردنی پارەخستنە بازاڕی وا کات کە قوی شیراعی عملەکە بێتە خوارەوە لە بەرامبەر ئینڤێستەر زێڕەخرێ بۆ مستەقبل. ئەمە وای کردووە کە بە شێوەیەکی ئەساسی بینین ڕیانی دنیابینینی وەبەرهێنەرەکان دنیابینینی ئابووری ناسەکان بۆ 6 مانگ و ساڵ و 2 ساڵی داهاتوو لە گۆڕینی سیاسەتی فیدراڵی لە بەرزی ڕێیتەوە بۆ ڕێی داگرتن کە احتیمالە لە خلالی 2 ساڵی داهاتوە ئێمە سعری ڕێی جارێکی تر نزیک لە 0 ببینینەوە، وا کات کە پەنا بەنەبەر کڕینی زێر و سعری زێرش بە سوود وەرگرتن لە ئەو بابەتەی کەواکات لە فیدراڵی سعری فایدەدا بەزێنێ بەرزبوونەوەی تۆمار کرد. باشە کاکەرم بە ڕای جەنابەت وەبەرهێنانی کورتخایەن لە زێڕا باشترا و سوودی زیاتر بە وەبەرهێنەرە گەێنەیان وەبەرهێنانی کورتخایەن یا درێژخایەن؟ خۆی لە ڕاستیە ئەگەر زۆرێک لە وەبەرهێنەرە نێودەوڵەتیەکان یاخود ئەوانەی کە موسساتی گەورەیان هەیە ئەم پرسیاریان لێ بکەین من بەم شێوەیە ینی وەڵام تێمە بۆی کە تێبگەین لە دنیا خەڵک زێڕی بۆچی. ئەگەر پرسیار لەوە بەرهێنەرێکوی بەم شێوەیە جوابی ئەوە تاتوەڵ ئەو زێڕەی من ئەیکڕم بۆ کورت مەودام نییە هەرگیز، چونکە وەبەرهێنەرەکان یاخود موسساتە نێودەوڵەتیەکان
زێر وەکو بەشێک لە ئینشورانسی کۆمپانیەکان ئەبین زێر وەکو بەشێک لە بیمەی کۆمپانیەکان ئەبین کۆمپانیش قەت نابێ بیمەی خۆی ئەمە ئەگەر باس لەسەر وەبەرهێنەر بکەین ئەمە پرسیارەکەی ینی وەبەرهێنەر دائیمەن ئەو قەبارەی ئەو سەرمایی کە لە ناو شەریکەکەی هەیەی لە ناو پۆرتفۆلیۆەکەی کە هەیەی بۆ منە سەدەیەکی 105 104ەکە بەزێر ئەو بۆ فرۆشتنەوەنی ئەوە بۆ پارێزگاریکردن لە دۆخێکی ناکاو کە تووشی کۆمپانیەکانەیە بۆەوەی چۆ لە حاڵەتی نەخوازراوە دائیمە سعری زێر بەرزەبێتەوە بۆ ئەوەی کە هەر حاڵەتێکی نەخوازراوە ڕوویدا بەشەکەی تری کۆمپانیەکەیان ڕووی لە داڕمان کرد شتێکیان هەبێ بن مقابلی تا ڕادێک بۆیان تعویز بکاتەوە بەڵام ئەگەر بین لەسەر مستەوای ئەوانەی کە کڕینی فرۆشتنی پێواکەن ڕۆژانە و ئەوانەی کە بۆ قازانجیشی کەم کڕینی فرۆشتنی پێوەکەن تەمان ئەکرێت ڕۆژانە حەسەب ئەو داتا و ئامار و شیکاری و تحلیلانی کە بۆ بازارەکانە کڕێ سوودی لێوەرگن بۆ دوورمەوداش لەسەر مستەوایکی ئاسایی نەک مستەوای مؤسساتی دائیمەن ئێمە باسمان لەوە کردووە کە پارەی کاش هەڵگرتنی شتێکی باش نییە چونکە پارە بە مروری زەمن سعرەکەی دائەبەزێ ئەمە لە بیداتی 2000ەکان تا 2005 سعری کیلۆیەک زێر بە 15,000 دلار بوو تقریبا 16,000 دلار ئێستا بەڕێستا ئاماژەتان پێکرد لە چوارچێوە راپۆرتەکە 110,000 دلار منە 11 دەفتەرە بە زمانە بازارێکی ئەگەر بڵێن و کەسرێکیشی هەیە بەڵام عملەیەکت هەڵبگرتە یان زێرت هەڵبگرتە ئەم شتانە بەراورد ناکرێت ڕاستیە بەڵام ئەوانشی کە سەرمایەیان هەیە هەتا بۆ پارێزاریکردن لە بەشێک لە سەرمایەکان یاخود بۆ قازانجکردنی دوورمەودا و مستەقبەلیان بوو بێت بەشێک لە پارەکان کە نەزەر یاخود ئەسڵ پارەکان کەن بە زێر ئیتر بۆ نزیک مەودایە بۆ دوور مەودایە ئەکرێ ئیسیفادەی لێ بکەن لە ڕاستە چونکە هەڵگرتنی زێر کوردەواریش ئێمە هەر مەسەلێکمان هەبوو توانە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕۆژ ئەمە هەر زێڕیش ماڵێکی سپی بۆ بە بەردەوامی بۆ ڕۆژی ڕۆژ بەکارهاتێ کاکەرم بتکۆین وەکو زێڕی دیجیتاڵی ناوی لێ برێت بە بڕوای ئێوە بتکۆین ئەتوانێت ببێت بە جێگرەوەی زێڕیان نا تەواوکەری زێڕ ئەبێ بە درێژایی مێژوو لە مەدواش لە ڕاستیان پرسیارە لە ناودنێ دەوڵەتەکانیش زۆر ئەکرێت ئایا ینی بیتکۆین دیجیتال گۆڵدا یاخود علاقەکەی لەگەڵ زێڕە ئەمن وەڵامەکەیم لە چەند ینی ئابووری ناسێکی نێودوڵەتی وەرگرتووە بە دوایە وەڵامەش ئەگەڕاوم لە کاتی خۆیان کە باس لەوەکەن کە بۆ بەرهێنەر بۆ بانکەکان بۆ شەریکاتی ئەملاق لە ڕاستیە هەرگیز بیتکۆین جێگەی زێڕ ناگرێتەوە لەبەرەوەی بۆ بەرهێنەر چونکە بینی عادەتەن بیتکۆین لەوانەیە لە شەوێکە 110 ئەبەزێ 115 ئەبەزێ وە بەرهێنەر عادەتەن باسم کرد لە بیدایەتە زێڕ وەکو بیمەیەک بۆ شەریکەکەی ئەبینێت بۆ کۆمپانیاکەی بۆ بزنسەکەی ئەبینێ ئەو زێڕش بە تەبیعەتی خۆی بەرزوو نزمی ناکە یعنی ئەگەر ڕۆژێکی زۆر خراپی هەبێت سعری زێڕ لە بازارەکانە و هەموو میدیاکان باسیکەن لەوانەیە 101 ئەبەزێ 102 ماکسیمەمدا ئەبەزێ بەڵام لە ڕۆژێکی تەبیعیە لەوانەیە سعری بیتکۆین 110 و 10 و 15 و 20 و ئەمانەمان بینیوە لە بازارەکانە ئەمە بە تەبیعەتی خۆی وا ئاکات کە وەبەرهێنەر وەکو گۆڵد نەیبینێ چونکە بەرزوو نزمی لە ڕێژەیەکی ڕێژەیەکی 150 بەڵێ ڕیسکێکی گەورەی هەیە بۆ شەریکاتەکان من قسەم لەسەر ئەوە نییە کە بەهاکەی لە گۆڵد باشتر نییە مستەقبەلی لە گۆڵد باشتر نیە قسەکەمان لەسەر ئەوە قسەمان لەسەر ئەوەیە کە لە ڕاستیەوە بەرهێنەرێک و گۆڵد تەماشای ناکەن یعنی ئەمە حەقیقەتێکە هەموو بەرهێنەرێک ئەوەی کە لە بازاڕە جیهانیەکانە کارەکە و بەرهێنەرێکی ناسراوە ئەم حەقیقەتە تێ ئەگات کە ڕیسک ئەسێتە تاوەکو ئەم دەقەش لە بازاڕە بیتکۆین بە ڕیسک ئەسێت حسابەکرێ کاکەرێ مەگەر وەڵامی ئەم پرسیارەشم زۆر بە کورتی بنەوە ئەگەر کۆتوبەندە یاساییەکان بێگومان لە ئەوروپا و ئەمریکا بۆ کریپتۆکەرەنسی زۆرتر ببێت داهاتووی بازاری کریپتۆ چی بەسەردێ و بەرهێنەران لی ئەتەکنەوە یا ئەوەی کا پێیان وایە ڕێکخستنەوەیەکی یاساییە و متمانەیان زۆرتر ئەبێ بە بازارەکە تاوەکۆم دقەی من و جەنابەت من و بەڕێستان لێرە قسە لەسەر بیتکۆین ئەەکەین لە ڕاستیە یاخود بازاری کریپتۆکەرەنسیەکەین بازاری کریپتۆکەرەنسی تا ئەسەر ڕێخستنەوەیەکی گونجایی بۆ نەکراوە و تا ڕادەیەکیش ئێمە ئەوەنەی لەوەندە ینی ئەوەندەی نزیکین لەوەی کە ئەم بازارە ڕێخستنەوەی بۆ بکرێ و بە عقاری ڕێخستنەوە بڕوات ئەوەندە دوور نین لەوەی کە بۆن منەکە دابخرێ یانی ئەمە زیاتر پێشبینیەکان بۆ ئەوەیە بە تایبەتیش ئێمە ئیدارێکمان هەیە لە ئەمریکا ئەسە دۆناڵد ترامپ کە یەکێکە لەوانەی بەوە ناسراوە کە زۆر پاڵپشتی پرۆژەی کریپتۆکەرەنسی و بابەتی دراوی دیجیتاڵی ئەکات کە ئەمە ئەکرێت
سەرەتایشی باش بێ بۆ قوبڵکردنی دراوی دیجیتاڵیەکەن ئەمە بکرێت و تاوان ئەوروپا دوایەوە مەرحەلەی دواتر جێبەجێەکە و ئاسیاش ناچارە بەکە جێبەجێ بکات ترێبێتە ئەمری واقع و ناچارە بن کە تعاملی پێوە بکەن بەڵام لە ناو دراوە دیجیتاڵیەکانی شایتر دراوی باش و خراپەیە کە پێویست ئەوانەی کاری تیاکەن بە وریاییەوە هەڵسەنگاندن بۆ دراوەکان بکەن و بزان کە دراویشان لە مستەقبەلا بەکەڵ هەرێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان لە هەولێرەوە لەگەڵ مامۆ سپاس بۆ زانیاریەکانت.